هەمومان دەزانین بەکارهێنانی ئاو زیاتر لە ئافرەتانەوەیە. ئەو هەڵمەتەی ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەت لە ڕێگەی گەیاندنی کەناڵەکانەوە کە ئێمە لە دەستپێکی مەراسیمەکەدا هەڵمەتەکەمان ڕاگەیاند و دوای ئەویش لەگەڵ داواکار بووین لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە بتوانن لە وتارە هەینیەکانیشدا ئەم پەیامە بیگەینە هاوڵاتیان. وەکو گوتم ئەمە پەیامێکی گشتگیرەوە دەبێ بگەیت بە زیاترین هاوڵاتی. دوای ئەمیش ئامادەکردنی برۆشێرێکە کە تەواوی بابەتە گرنگ و سەرەکیەکان و خاڵەکانی چۆنیەتی بەکارهێنانی ئاو و زیادە ڕۆی نەکردنی ئاو لەلایەن هاوڵاتیان و ئافرەتانەوە لەم برۆشەرەوە دابین کراوە، دروست کراوە و نووسراوە لە ڕێگەی ناوەندەکانی ئێمەوە دەگەیەنرێتە زۆربەی زۆری خێزانەکان لەبەرەوەی کە ئێمە ناوەندەکانی ئێمە لە تەواوی هەرێمی کوردستان لە تەواوی شار و چارچکەکانی هەرێمی کوردستان وجودیان هەیە و ئەمە بروشێرەکان ئامادەن و هەزاران و سەدان هەزار ئەو بروشێرە بڵاو دەبێتەوە بۆ گەڕەک و بۆ بەردەم ماڵەکانە و هەروها لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن لە ڕێگەی سوۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەموو ئەو ڕاگەیاندنانەی کە مەبەستە دەتوانین دەنگی خۆمان بگەینین. سەرەڕای ئەوەش لە ڕێگەی سازنانی دەیان و سەدان سیمینار کە هەزاران ئافرەت تێدا بەشدار دەبێت ئەم هوشیاریە دەگەیتە ئافرەتانی ئێمە.